جارێکی تر بە خێراتنی هەموو لایەک ئەەکەمەوە. هەفتەی یەکەم باسی کۆمەڵک بنەمای گشتیمان کرد، وەکو بڵێ خۆشکردنی زەویەکە بوو، کێڵانی زەویەکە و ئامادەکردنی زەویەکە بوو. هەم کتێبەکە و هەمیش ئەم کۆرسانە و ئەم وانانە وا ڕێکخراون کە دەستی هەموو لایەک بگرێت، وردە وردە بەناو بابەتەکە تا بمان بات. بۆیە هەم کتێبەکە هەم ئەم کۆرسانە هی ئەوە نین لیستی کۆمەڵە شتڕێک بخەین لەسەرەوەی کە پەروەردەناسی ڕەخنەیی چییە، مێژووەکەی چییە و چۆن و ئەمانە لە پێشەکی کتێبەکە باسم کردووە و دەکرێت جارێک لە جارەکان باسی دەکەین تۆزێ بە وردی، بەڵام مەبەستەکە ئەوە نییە کە وەکو لە پێناسیەک لەبەر بکرێ و شتێک بزانێ. مەبەستەکە ئەوەیە ئێمە چۆن ئیسفنجێکی وشک تەڕایی و ئاو هەڵدەمژێ بابەتەکە وا هەڵمژین. بۆ لای منەوە گرنگە کە بابەتەکە وەربگیرێت، وەکو بڵێ بچێتە ناو خوێنمانەوە، ناو هەزر و هۆشمانەوە تێی بگەین. بۆیە هەم نووسینی کتێبەکە بە شێوەیەک نووسراوە کە وردە وردە خوێنەر دەبات. هەمیش کۆرسەکان وا ڕێکخراون کە هەمومان ینی وەکو لە پێکەوە ئەم گەشتە بە ناویدا بکەین. بابەتی ئەمڕۆ وانەی ئەمڕۆ لەسەر پەیوەندی پەروەردەناسی ڕەخنەییە بە ئازادیەوە و بە ئازادبوونەوە. بۆیە وەکو بڵێ ئاراستە و هەڵوێست و ئامانجێک لە ئامانجەکانی پەروەردەناسی ڕەخنەیی باز دەکەین ئەمڕۆ. یەک دوو پرسیارم نرد پێشتر وەکو شتێک بۆ ئامادەکردنی هەموو لایەک. ئەم پرسیارانم نرد حەزم کرد لە خۆمانی بپرسین پێشەوە بچینە ناو بابەتەکەەوە، ئەوەیە کە پەیوەندی پەروەردە بە ئازادیەوە چییە؟ یعنی ئێمە بۆچی باسی پەروەردە ئەبەستینەوە بە ئازادیەوە؟ ئەنجارە مەبەستمان لە ئازادی چ جۆرە ئازادیەکە و ئەنجا ئازادی لە چی؟ بۆیە ئەو لایەنە گرنگە. حەزەک ینی ئاساییە حەزەکەم لە یەک دوو کەس ببیستم زانم ینی ڕاتان چییە و چیتان بە خەیاڵدا دێت و چۆن بیری لێ دەکەنەوە. دەکرێت ئەگەر هەرگ بە ڕێزێک بێوێت بەڕێز مامۆستا شنۆ ئەفۆن کەوتە بەڕێز مامۆستا شنۆ ئەم کاتتان باش هاوڕێیان. سڵاو بۆ هەموو لایەک دکتۆر گیان. وەڵاهی من ئەوەی کە لەسەر پەروەردە پەیوەندی بە ئازادیەوە هەبێت قسێکی جوان یاخود بڵێ پاولۆ فرێری زۆر جوان باس لەماکە. پێشما بێ سەرەتایی پەروەردەناسی ڕەخنەیی یاخود پێداگۆجی کریتیکەڵ یەکەم کار لەلایەن پاولۆ فرێریەوە بووە. بە تەواوەتی باز لەوە سیستەمی پەروەردە سیستەمێکی بێلایەن نییە، بە تەواوەتی پەیوەندی بە ژیانی کۆمەڵگە و کۆمەڵایەتیەوە هەیە. ئەتوانێت مرۆڤەکان بە ئاقارێک بەرە یاخود بە جۆرێک پەروەردەیان بکە کە ڕازامەند بێ بەو دۆخەی کە لە ئێستاتیایەتی کە بە ژێردەستەیی بمێنێتەوە، کە وەکو چینی دووهەم بژی کە لە خزمەتی چینی ستەمکارا بێ. ئەشتوانێن هەر ئەم پەروەردەیە کار بکات لەسەر گۆڕینی ئەو کللتورەی کە لە ئێستا هەیە مرۆڤەکان بەرەو ئازادیەک بەرێ، تێگەیشتین لە ئێستای خۆی لەو دۆخەیەتی و خۆی بتوانێت کار بکات، ینی خۆی بتوانێت دەستی هەبێ لە دیاریکردنی داهاتووی خۆی لە ژیانی خۆی، واتە ئەتوانێت بەرەنگیاری ئەو دۆخە ببێتەوە یاخود ئەو کللتورە یاخود ئەو سیستەمە ببێتەوە کە لە ئێستایەتیای ئەژی. ئەمە کە ئێستا بەڕاستی بۆ ئێمە زۆر زۆر گرنگە دکتۆریان لەم دۆخەی پەروەردەی ئێمەتیایە. ئەگەر ئێمە دیقەت بین ئیش لەسەر جۆرێک لە پەروەردەکەین کە پێی ئەوترێ بانکین، ئێمە جۆرێک پەروەردە تەطبیق ئەکرێن لە ناو سیستەمەکانی پەروەردە کە بانکینە. پاولۆ فرێری بە تەواوەتی جەخلەوە ئەکاتەوە کە شێوازی پەروەردەکردنی بانکین بە تەواوەتی لە خزمەتی بەردەوامبوونە بە کللتورێک کە مرۆڤەکان نابات بەرەو هوشیاری، کە مرۆڤەکان ڕازی ئەکا بەوەی کە بەم کللتورە ڕازی بێ کە ژێردەستە بمێنێتەوە. بۆیە داوای جۆرێکی تر لە پەیڕەوکردنی بڵین فێربوون ئەکا کە پرۆبلم پۆزن ئەجوکیشن لەوانێ باس لەواکە ئیش لەسەر خستنەڕووی کێشەکان، واتە ئیش لەسەر ئەوکە کە مێشکی خوێندکارەکانمان بجوڵێنین لە ڕێگەی پەیڕەوکردنی کریتیکەڵ پێداگۆجیەوە تا خۆیان بتوانن دەستکاری ئەو دۆخ و ژیانە بکەن کە تیایان و شیاریان بکاتەوە و ڕەزامەند نەبن بەوەی کە هەمیشە لە چینی دوو هەما بن و بەرەو ئازادیەکیان بەرێ کە لە داهاتووە هەم چینی ستەمکار و هەم چینی ستەم لێکراو شتێک نەمێنێ بە ناوی ئەم دوو چینە، بەڵکو هەردووکیان پێکەوە ڕۆڵیان
هەبێ لە بەرەو پێشبردننی کۆمەلگە لە بنیادنانی کۆمەلگە و لە بەرەو ئازادبوون و وشیاربوونی تاکەکانی کۆمەلگە جاخۆی ئەمە زۆر دروستێژە من حەزم کرد ئەوە فکرەکە بە کۆکراوەی بیگەێمە بەڕێستا دەست خۆش مامۆستا شنۆ جنابن مامۆستایی لە چ من ماستەرم لە کۆمەڵناسی هەیە و توێژەری کۆمەڵایەتیم لە قوتابخانەی دەرسانگ نزیکی بۆ 15-16 ساڵ لەبێ ئیشی توێژەریەکەم زۆر باشە کتێبی پێداگۆجی سیستەم لێکراوانت خوێندوتەوە بڵێ کریتیکەل پێداگۆجی ئەوەی کە بە ئینگلیزیش و بە عەرەبی و بە کوردیەکەشی بە هەر سێکی سێرم کردووە بە هەر سێ زمانەکە خوێندومەتەوە چکە یەکەم جار هەر بە ئینگلیزی دەستم کەوت بەڕاستی دوایی بە عەرەبی ئێستا بە کوردیەکەشی پاڵۆ فرێرە یعنی مەبەست پاڵۆ فرێری بەڵێ زۆر باش پێم خۆشە خوێندوتەوە ڕاستەکەی شتێکی باش خۆش بێ دکتۆریان لە 6 ساڵ بێ سەرکەوتووی سپاس دەست خۆش بێ یاخوا ئەوەی ماسەشنۆ باسی کرد ینی وەکو بڵێ ئاماژەیەکی باشی بە کۆمەڵێک شتدا کە ئێمە لە درێژایی کۆرسەکەی شەڵا باسی یەکەین وەکو سەرەتایەک هەم لە کتێبی پەروەردەناسی ڕخنەیی هەمیش لە مەلەی دژەڕۆت وەکو بڵێ هەر کە دەست پێ دەکەم بە باسەکە یەکسەر باسی کێشە و قەیرانی پەروەردەیی دەکەم لە کوردستانە شتێک گرنگە کە ڕوونی بکەمەوە هەر لە سەرەتاوە یەکەم بە شێوەیەکی گشتی سروشتی پەروەردە وایە کاتێک کە باسی پەروەردە دەکەی باسی کێشە دەکەی جا کێشە مەرج نییە سەلبی بێت یعنی زۆر جار هەیە قسە و باسی پەروەردەیی بە گشتی بۆیە پەروەردە گرنگە بۆیە بزێوە ئەوەیە کە تۆ هەمیشە شتێک هەیە و پێی ناڕازیت شتێک هەیە و کێشەت لەگەڵیدا هەیە بابەتێکە و بەلاتەوە گرنگە وەکو بڵێ هەستەکەی پێی مرتاحنیت پێی ئاسوودەنیت جا پێی ئاسوودەنیت یان ئەوە تا پەیوەستە بەوەی کە وەکو بڵێ تێڕوانینە پەروەردەییەکانە پرسە پەروەردەییەکانە یا هەر کۆمەڵە کێشەیە کە پێوەستە بە پەروەردەوە یانیش باسەکە باسی کێشەکانی پەروەردەکردنە ئەوەی کە ناوی پەروەردەی لێنراوە ئەوەی کە ئێمە نیەتمان هێناوە لێ کەش وەکو بڵێ پێوەست بنە بە پرۆسی پەروەردەییەوە کێشەمان بۆ دروست دەکات بۆیە قسەکان هەم یەکەم لەلایەکەوە ئەوەیە کە باسی پرس و کێشە پەروەردەیەکانەکەین لەلایەکی دیکەوە باسی کێشەکان ئەەکەین کە پەروەردە دروستی کردووە ئەوە خاڵێکی گرنگە لە ئەلبەتە پەروەردەناسی ڕخنەیە ئەوەیە کە ئێمە پەروەردە وەکو شتێکی واقع ئەوەی کە بۆتە باویانی وەکو شتێک قبول ناکەین کە هەمیشە باش بێ چکە زۆر کێشەمان هەیە کە ئەنجام و دەرهاوێشتەی پرۆسەی پەروەردەیی بۆیە باسی ئەوانەش دەکەین زۆر جار کاتێک کە ئاماژە بە کێشە پەروەردەیەکان دەکەین یان بەلامانەوە گرنگە و قسەیانە دەکەین قسەکە لەسەر ئەوەیە کە شتەکە باشە بەس پێ ڕازینین پێمان دەمانێت شتێکی باشتر بێ ینی باشە بەس باشترمانەیە بۆیە هەمیشە تۆ ئەوەی کە پێوەستە بە پەروەردەوەی کە پرۆسی پەروەردەیی بەلایەوە گرنگە وەکو بڵێ لە پێستی خۆیدا جێ نابێتەوە ڕازی نییە هەمیشە یانەوتە کێشەیە و دەوێت چاکیکە یان چاکە دەوێت چاکتری بکە ئەوەش وا ئەکات کە پرۆسی پەروەردەیی هەمیشە ڕووگەی بەرەو پێشەوە بێت تەمان من لێرە نەموتووە ئەم ڕوانگە و ئاراستەی ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییە بەڵام ئەوەیە یعنی وەکو بڵێ هەر قسەیەک هەر شتێک کە من دەیکەم چووکە باوەڕم وایە و ئەوە میتۆدی بیرکردنەوە ئیشمە لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییەوە وایە بۆیە ڕووگەی پەروەردە هەمیشە بەرەو پێشەوەیە کە پێوترە پرۆگرێسیڤ ئێجوکیشن چونکە ترادیشنەڵ ئێجوکیشنیشمان هەیە پەروەردەی بایشمان هەیە هەڵبەت مەسەلەی جیاوازی لە نێوان پرۆگرێسیڤ ئێجوکیشن و ترادیشنەڵ ئێجوکیشن وەکو بڵێ پەروەردەیە کە ڕووگەی بەرەو پێشەوەی یا پەروەردەی کە ڕووگەی بەرەو دواوەیە و ئەمانە جۆن دیوی لە نامیلکێکی زۆر بچووک بەڵام زۆر پوخت و ڕێکوپێک بە ناوی ئەکسپیریەنس ئەند ئێجوکیشن باسی جیاوازی نێوان پەروەردەی باو ترادیشنەڵ لەگەڵ پەروەردەی پرۆگرێسیڤ دەکات بەگشتی کاتێک کە باسی کێشەی پەروەردەیەکەین لەبەر ئەوەی ئێمە دەمانوێت ینی بەلای کەمی شتێکی باشمان دەمێنێت باشتر بێ یا خراپە دەمانوێت چاکیکەین بۆی هەمیشە ئێمە لە هەوڵداین هەمیشە بزێوین زۆر باشە بۆ
باسکردنی کێشەی پەروەردەیی بۆ باسکردنی پرسە پەروەردەییەکان دیارکردنی ڕوانگە زۆر گرنگە. ینی لە چ ڕوانگەیەکەوە باسی کێشە پەروەردەییەکان دەکەین، لە چ ڕوانگەیەکەوە باسی پەروەردەی باش دەکەین و باسی ئەوە دەکەین کە پێویستە باشتر بێ. دیارکردنی ڕوانگە زۆر گرنگە. بۆچی؟ لەبەرەوەی سروشتی کێشەکان دیارەکەن. ینی ئێمە باسی قەیرانی پەروەردەیەکەین لە کوردستانە، باسی ئەوە دەکەین کە بە پەروەردەی کوردستان ڕازی نین، جا پەروەردەی ڕسمی بێ هەر پەروەردەیەکی تر بێت. دیارکردنی ڕوانگەکە یارمەتیمان ئەدات کە سروشتی کێشەکە دیار بکەین. بۆ نمونە بزانین کە ئێمە دەڵێن لە کوردستان کێشەی پەروەردەیی هەیە، مەبەستمان چییە؟ ینی کێشەی پەروەردەیەکی کێشەکە لەکوێدایە؟ چکە دەکرێت 5 کەس لە ژوورێکدا دابنیشن هەر پێنجیان بڵێن پەروەردە کێشەی هەیە، بەڵام چونکە ڕوانگەکان جودان هەر یەکەو مەبەستی شتێکی ترە. من دڵنیاتان دەکەمەوە ئەگەر هەر کەسێ لە ئێمە ئەگەر باوەڕمان بە یا لە پەروەردەناسی ڕخنەیی تێگەیشت بین، بچین لەگەڵ وەزیری پەروەردەیەک، وەزیری خوێندنی باڵایەک، مدیر عامێ، لەگەڵ کەسێک قسە بکەین بەگشتی، ئەویش دەڵێ بەڵێ پەروەردە کێشەی هەیە، ئێمەش دەڵێن بەڵێ پەروەردە کێشەی هەیە، بەڵام ئەو باسی مەشرقەکە، ئێمە باسی مەغریب بکەین. ینی ئەو باسی شتێکەکە، ئێمە باسی شتێک دەکەین، بۆ لەبەر ڕوانگەکەمان جودایە. بۆیە دیارکردنی ڕوانگە هەر لە سەرەتاوە زۆر زۆر گرنگە. لە هەمان کات دیارکردنی ڕوانگە هۆکار و ماناکانی خودی ڕوانگەکە ڕوون دەکاتەوە. کاتێک ئێمە ڕوانگەیەک هەڵەبژێرین، بۆ نمونە دەڵێن تەمان لەم کۆرسە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییە، هەر باسکردنی ئەوەی کە ئێمە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی بەکار دەبین یا ئەوە لای ئێمە ڕوانگەیە بۆ بینین و باسکردنی پرس و کێشەکانی پەروەردە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی پێمان دەڵێ بۆچی هەڵەبژێرین و یانی چی. بۆ نمونە کاتێک کە باسی چارەسەرێکی پەروەردەیی دەکەین، باسی ئەوە دەکەین کە فلان بمێنێ و فلان نەمێنێ، یانی وەرمەمان ڕوون دەکاتەوە. لە هەفتەکەی پێشتر کۆمەڵێ خاڵی بنەڕەتیم باس کرد، بۆ نمونە یەکێک لەوانە کە ململانێ و پێشبڕکێ نەمێنێ بەڵکو هاریکاری بمێنێ، وەکو بڵێ بۆچی چارەسەر هاریکاری بمێنێ. دەبان زۆر بە قوڵی باسمان نەکرد، بەس لە درێژایی کۆرسەکە ڕوونەبێتەوە بۆچی ململانە یانی چی، هاریکاری یانی چی، یا فێربوون گرنگ نییە، دڵخۆشی گرنگە. شتی لەو بابەتانە ڕوانگەکە بۆمان ڕوون نەکاتەوە کە هەم کێشەکە لەکوێدایە، هەمیش بۆچی چارەسەر هەڵەبژێرین، بۆچی فڵانمان پێ باشە و فڵانمان پێ کەمتر باش. لەم ڕووەوە دوو ڕەهەندی پەروەردەناسی ڕخنەیی باسەکەین. ڕەهەندی یەکەم باسکردنی بنەماکانی باس و خواستە پەروەردەییەکان. لەسەر چ بنەمایەک ئێمە باسی پەروەردە ئەەکەین، پێناسەی پەروەردە ئەەکەین، باسی کێشەکانی پەروەردە ئەەکەین، باسی ئاراستە جیاوازەکانی پەروەردە ئەەکەین. بۆیە وەکو بڵێ هەڵوێستە معریفیەکانمان ڕوون ئەبێتەوە، هەڵوێستە معریفەکانی خۆمان ڕوون ئەەکەینەوە لە ئاراستەی لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییەوە. و لە هەمان کاتیش ڕەهەندی دووەم دەرهاوێشتەی باسی خواستە پەروەردەییەکان، وەکو بڵێ بۆچی ئێمە بەو شێوەیە باسی پەروەردەیەکەین کە هەڵوێستە سیاسیەکانمان ڕوون ئەکاتەوە. حەزەکەم ئاماژە بە ئەو دوو خاڵە بکەم لە کتێبەکەدا. ڕەهەندی یەکەم بۆ نمونە ئێمە پێگەی خۆمان لە ڕووە معریفیەکەیەوە بە تایبەتی دیار ئەەکەین و کاتێک کە توێژینەوە ئەەکەین، کاتێک کە پرسێک شیکار ئەەکەین و شویتەڵی ئەەکەینەوە، پێگەکەمان دیارە لەسەر چ بنەمایەک ئیشەکە دەکەین. ڕەهەندی دۆمیش بریتێ لە ناسینەوەی دەرهاوێشتە معریفی و پەروەردەی و کۆمەڵایەتی و سیاسیەکان. بۆیە کاتێک کە ئێمە دەڵێن پەروەردەناسی ڕخنەیی بەو شێوەیە معریفە دەبینێ، بەو شێوەیە قوتابخانە دەبینێت، دانیشتنی پۆل بەو شێوەیە دەبینێت، مامەڵە و میتۆدەکانی فێرکردن بەو شێوەیە دەبینێت، هەڵوێستێکی سیاسی هەیە. ینی لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەم دانیشتنە چی دەگەێنێ، لە ڕووی سیاسیەوە چی دەگەێنێ، لە پێگەی سیاسی مامۆستا لە سیستەمی پەروەردەدا ئەم مامەڵەیە چی دەگەێنێ. بۆیە ڕوانگەکان سروشتی کێشەکان دیار دەکات. ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی پێمان دەڵێت کە سروشتی کێشەکە چییە و هۆکاری هەڵبژاردننی ئەو ڕوانگەیەشمان بۆ ڕوون دەکاتەوە. بۆیە گرنگە هەر لە سەرەتاوە هەڵوێستی پەروەردەناسی ڕخنەیی بزانین.
هەڵوێستمان چییە؟ هەڵوێستی پەروەردەناسی ڕخنەیی پێش هەموو شتێک ڕەتکردنەوەی بێلایەنیە. پەروەردەناسی ڕخنەیی لەسەرتاوە ڕوونی ئەکاتەوە بۆ کرد کە باسی بێلایەنی نییە، پێگەیەکی زانست بە ناوی زانستەوە پێگەیەکی بێلایەن هەڵنامژێرین بڵێن من حەقم نییە، من بەس باسی حەقیقەت ئەەکەم، من بێلایەنم. یا بۆ نمونە یەکێ لە قسەکان ئەوەیە کە لە سیستەمی پەروەردەی ڕسمیدا بە شێوەیەکی گشتی دەسەڵاتی پەروەردەیی داوا دەکات کە مامۆستا بێلایەن بێت، وەکو یەکێک لە بنەماکانی پەروەردەی مۆدێرن بۆی کە مامۆستا بێلایەن بێت. پەروەردەناسی ڕخنەیی باوەڕی بە بێلایەنی نییە، چونکە باوەڕی وایە مەعریفە بێلایەن نییە، پێی وایە مەعریفە بە پرۆسەیەکی مێژووییدا دەڕوات، بڵاوبوونەوەی مەعریفە وەکو بڵێ دەستەملانە لەگەڵ پرۆسە مێژوویەکان کە مێژوو مەسەلەی سیاسەتە، مەسەلەی ئابووریە، مەسەلەی ئایدۆلۆجیە، مەسەلەی فەرهەنگە، ینی کۆمەڵێ ڕەهەند و مەودای زۆر و زەبەندەی هەیە، بۆیە مەعریفە بێلایەن نییە. بۆیە هەر مامەڵەیەک لەگەڵ پرۆسەی مەعریفیدا مامەڵەیەکی لایەندارە، بێلایەن نییە. و لایەنەکەی چییە؟ کاتێک کە دەڵێین پرۆسەیەکی بێلایەن نییە و لایەندارە، هەوڵ دەدا زۆر بەڕوونی هەوڵ دەدات برەو بە کۆمەڵێک بنەمای مرۆیی و دیموکراتی بدا. دەزانن کە تایتڵی کۆرسەکە پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتیە. بۆی هەر لە سەرەتاوە وەکو بڵێ هەڵوێستەکەمان دیارە، هیچ شتێ نەشاراوەتەوە، هەر هەنگاوێک دەنین کوشتەکانمان دیارە. یەکەم مەعریفە بێلایەن نییە، چونکە خۆمان بێلایەن نین، هەڵوێستەکەمان بێلایەنی، هەڵوێستمان هەیە. دووەم برەودانە بە کۆمەڵێک بنەمای مرۆیی و دیموکراتی، وەکو عەدالەتی کۆمەڵایەتی. تەمانە وردە باز دەکرێت کە بەبەستمان لە عەدالەتی کۆمەڵایەتی و چۆنەوەمانە. جەختکردنەوەی لە عەدالەتی کۆمەڵایەتی جەختکردنەوەی لە ناساندنی فرەڕەنگی مرۆڤەکان، بەوەی کە ئێمە لە پۆلێکدا 20 تەلەبەمان هەیە، 20 جۆر ڕەنگمان هەیە، 20 جۆر بیرمان هەیە، 20 جۆر ئەزمونمان هەیە. ئەگەر لە قوتابخانەیەکدا 200 کەس 300 کەس هەبێ 300 جۆر هەیە. ڕاست ئێمە زۆر جار هەیە باسی ئەوە دەکەین لە یەکچوون و ئەمانە باز دەکرێت، بەڵام بنەمایەکە لە بنەماکانی ئەوەی کە ئێمە فرەڕەنگی مرۆڤەکان دەناسێنین و وەکو بڵێ پێی ئاشنا دەبین و خۆمانی پێی ئاشنا دەکەین و باسی دەکەین. لە هەمان کاتیش فراوانکردنی ئاسە و دەرفەتەکانی بەشداربوونە لە ژیاندا، وەکو بڵێ فڕەدانی کەس نییە بۆ پەراوێزەکان، هەموو بۆ هەوڵ دەدەین هەمووی بەشدار بێ، هەر یەکە و بە شێوەی جودا. ئێمە لێرە باسی یەکسانی ناکەین، قسەکە باسی یەکسانی نییە بۆڵێ هەمومان یەکین و هەمومان لە یەکەچین، ئەو قسانە نییە. ئەگەر باسی یەکسانیش بکەین بە هۆشیاریەوە باسیەکەین، بەڵام باسی فراوانکردنی مەوداکانی بەشداربوونە، مەوداکانی ینی بۆ نمونە ئەگەر ئێمە بەشداربوون ئەوە بێت کە کەسێک بتوانێت بە قەڵەم بنووسێ، ئەگەر لە ناو پۆلدا 30 تەلەبەمان هەبوو، لە 30 تەلەبەکە 20یان نەیانتوانی قەڵەم بگرن، بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئێمە ئەو 20 دەرەکەین. بۆی پەروەردەناسی ڕخنەیی هەڵوێستی هەیە، دەڵێ نەخێر چی بکەم هەر سیەکەی بەشدار بن، کەواتە قەڵەم گرتن نابێتە بنەمایەکی سەرەکی. بۆیە بەشتێکی تر بێنین کە ئەو دەیەش بێنێتە ناو بابەتەکەەوە، بەشداری باوکە. بۆیە ئاسۆکان و دەرفەتەکانی بەشداری لە ژیاندا فراوان دەکەین، باسی پۆلەکەین، بەڵام باسی دەرەوەی پۆلیشەکەین. یعنی بۆ نمونە هەر دوورمەڕۆ بۆ نمونە قوتابخانەکان مەسعەدیان نییە، ئێ باشە بەشی ئۆتۆماتیکی لەبەر ئەوەی قوتابخانەکان مەسعەدیان نییە، تۆ ئەو کەسانی کە ناتوانن بەقادرمەدا سەرکەون دەرت کردوون، ئەی نایهڵی بەشدار بن. وەرە بازار، وەرە سەرجادە، وەرە ساقی، وەرە نانەواخانە، کورە بڕۆ دایرەکان حکومیەکان، ینی ژیانی تر لە کوردستاندا ژیان چییە، چۆن وا بکەین ئاسۆکان و دەرفەتەکانی بەشداری فراوان. لە سەرەتاوە ئێمە هەڵوێستمان ئەمێ و فراوانکردنی بازنە مەعریفیەکانیشە، بەوەی کە تەنها یەک جۆر مەعریفە بە مەعریفە نازانین. مەعریفە فراوانە و بازنە مەعریفیەکان بازنەی فراوانن و بازنە دەکرێت بگۆڕێت. بۆ نمونە
وێنەیەکی کاریکاتێری هەیە لە فەیسبوک زۆرجار دادەنرێ بەوەی کە کەسێک دەڵێ ئێمە دەمانەوێت کۆمەڵێک ئاژەڵی لە پێشە ئەمە وەجارەکەیش باسم کرد ئەمە فیلە و ئەمە ماسیەکە لە ناو حەوزێکی بچووک و ئەمە مەیمونێکە و ئەمە زەرافەیەکە و ئەمە باڵندەیەکە دەڵێ هەمووتان یەکسانن و بە یەکسانی تاقیتان دەکەینەوە بەوەی کی بزانین کێ ئازایە و دەتوانێت بەسەر ئەو دارەدا سەرکەوێت تۆ کاتێککە پێت وایە ئازایەتی یا زانین یا مەعریفە یەک شتە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کۆمەڵە خەڵکت لە بابەتەکە دەرێنەوە بەڵام هێڵوێستی پەروەردەناسی ڕخنەیی ئەوەیە کە بازنەی مەعریفە فراوانەکات. باش لەمەوە لەم بنەمایانەوە کێشەکانی پەروەردە لە هەرێمی کوردستاندا چین؟ من لێرە ئاماژە بە دوو کێشەی سەرەکی دەکەم کە دەکرێت وەکو بڵێ وەکو چەترێکە کە کێشەکانی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لەژێر یاکۆ دەبێتەوە. کێشەی یەکەم ئەمە چووکە وەکوتم ڕوانگە دیارکردنی ڕوانگە گرنگە کاتێککە باسی کێشەی پەروەردەیی دەکەین. ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیی لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییەوە کە ئاماژەم بە هەندێک لە بنەماکانی کرد دوو کێشەی سەرەکی لە هەرێمی کوردستاندا هەن. کێشەی یەکەم پرۆسەی پەروەردەی ڕسمی باسی پرۆسەی پەروەردە بەگشتی ناکەم پرۆسەی پەروەردەی ڕسمی ینی لە ڕەوزە و لە دایەنگە و ڕۆزەکان لە قوتابخانە لە زانکۆ لە ئیتر ئەوانەی کە بە پرۆسەی ڕسمی حسابن پرۆسەی ڕخنەیی مەعریفی نییە. پرۆسەی پەروەردەی ڕسمی پرۆسەی ڕخنەیی مەعریفی نییە. یعنی چی؟ یعنی باوەڕمان بۆ مەعریفە باوەڕێکی ناڕخنەییە. پێمان وایە مەعریفە ڕوونە و دیارە و ئاشکرایە لە کتێبەکانە هەیە. مەعریفە ئەوەیە کە مامۆستا پێیەتی، مەعریفە ئەوەیە کە وەزیر بڕیاری لێدا یا وەزارەت بڕیاری لێدا یا بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەری قوتابخانەکان بڕیاری لێدەن ڕاست و هەڵەیە یان ڕاست یا غەڵەتە وەکو بڵێ دیارە پێویستی بەوە نییە تۆ دانیشی بیری لێکەیتەوە و بلاتەوە سیر بێ. پرۆسە پەروەردەیەکەش تەسلیمی ئەم واقعی پەروەردەیە ئەم واقعی مەعریفەیە بەوەی کە تۆ کۆی پرۆسەی پەروەردەیی مامەڵە لەگەڵ ئەم مەعریفەیەدا دەکە کە مەعریفەیەکی ناڕخنەیە بۆیە پرۆسەکە پرۆسەیەکی ناڕخنەیە. پرۆسەی پەروەردە تەسلیمی ئەم واقعە مەعریفەیەیە کە پێی وایە مەعریفە چەقبەستووە وشکە لەناو کتێبەکان هەیە داخڵ ئەبێ بۆ ئیمتیحان داخڵ نییە لاپەڕ ئەوەندە هەیە لاپەڕ ئەوەندە گرنگە ئەم مامەڵە گشتیانەی کە لە پرۆسەی پەروەردەی ڕسمیدا دەیکەین پێمان دەڵێت کە مەعریفە ڕوون و براوەتەوە ئەوەی لەناو کتێبەکەی ئەوە تەواوە لە دەرەوەی ئەوە شتێکی تر نییە. پرسیاری خارجی پرسیشتێکی زۆر سەیرە من زۆر جار باسم کردووە پرسیاری خارجی هەر خۆی قسەکە شتێکی زۆر سەیرە پێت دەڵێ داخل هەیە خارج هەیە ئەوەی ناو کتێب خۆیەتی ئەوەی دەرەوەی کتێب ئەو نییە. بۆیە لە کوردستاندا پرۆسەی پەروەردەی ڕسمی پرۆسەیەکی ناڕخنەیی مەعریفی. کێشەی دووەم چییە؟ سەرچاوەی ئەم مەعریفەیە دەرەوەی کۆمەڵگەی کوردستانە. سەرچاوەی مەعریفەکە کۆمەڵگەی کوردستان نییە و پرۆسەی پەروەردەیی لەژێر هەژمونی مەعریفەی دەرەوەی کۆمەڵگەدایە کە بە شێوەیەکی گشتی ئەوروپا و ئەمریکایە. ئەمریکای باکوور لەگەڵ ئەوروپای ڕۆژئاوا بە ئینگلیزی وەسترن یورپ نۆرث ئەمریکا کە هەمیشە ئێمە چاومان لەوانە. کێشەی دووەم سەرچاوی کێشەی یەکەمە وەکو بڵێ کێشەی دووەم دەرهاوێشتەی کێشەی یەکەم پێمان وایە کە مەعریفە دیارە و بڕاوەتەوە ئیکێ هەیەی لە ئەوروپا هەیە لە غەرب هەیە لە ڕۆژاوا هەیە لە ئەمریکا و کەنەدا هەیە لە مەکسیک نییە بۆ نمونە لە وڵات ئەفریقیەکان نییە لە وڵاتە عەرەبیەکان نییە لە تەنانەت لە جیابان هەیە تۆزە لە چین هەیە لە کۆریای باشوور هەیە نەک باکوور ئەنی لە ئەکرێ ینی وەکڵ مێژوویەکی ئەوە باز بکرێ لە دەرفەتێکدا بەڵام کۆمەڵە شوێنن کە ئەم مەعریفەیان هەیە ئێمە هەمیشە چامان لەوانە ناڵێن ئەمەی خۆمان چی ئەکات سیرەکەم زانین فینلەندا بەچی ئەگات بۆ ئێمە وا بکەین بزانین سوید چی ئەکا بزانین وڵات ئەسکەندنافیەکان یا کەنەدا چی ئەکات ئێمەش وا بکەین. نمونەیەک بدەم لە کۆنفرانس و کۆبوونەوەیەکی گەورە مامۆستایە کە ئیتر وەکو بڵێ دکتۆرێک بوو وەکو بڵێ شەقڵ خەمەلی کردبێ و شتێکی عەجایبی و باس کرد وتی ئێمە دەرفەتی ئەوەمان نییە خۆمان شت بکەین وەکو ئەو وایە
ئێمە دانیشین سیارە دروستکەین معریفە وەکو سیارەیەک وایە لە وڵاتانە دروست کراوە بەس ئەومان دەوێت بیهێنین هاوردەی معریفەکە بکەین ئەوەمان لەسەرە بۆیە ئەم دوو کێشەیە تێکەڵکێش و ئاوێتەی یەکترن کاتێک کە معریفە زانین knowledge معریفە شتێکی وشک و دیارکراوە بێ و ئەمە بێ و ئەمەش لە ئەوروپا بێت بۆچی بیری لێ بکەینەوە بۆچی دانیشین ڕخنەی بە شێوەیەکی ڕخنەی مامەڵەیە دڵدا بکەین بۆچی دروستی بکەین هەرەوەندەمان لەسەر بهێنین باشە بۆیە ئەو باسی ئەو دوو کێشە سەرێکیە دەکەم لەو ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەیەوە سروشتی معریفە سروشتێکە کە دیارە و چۆنە و بڕاوەتەوە لەکوێ دومیش سەرچاوەکەی خەڵکی کوردستان یان خەڵکی دەرەوەی کوردستان باش چۆن ئەمە زیاتر ڕوون بکەینەوە و چۆن زیاتر هەڵوێست و بنەماکانی پەروەردەناسی ڕخنەیی بناسین پەروەردەناسی ڕخنەیی بنەمای پەروەردەناسی ڕخنەیی کەسە ڕخنەییەکانە بۆیە مامەڵەکردن لەگەڵ کێشەکان لەگەڵ کێشەی معریفە و لەگەڵ کێشە سیاسیەکان و لەگەڵ کێشەکانی سەرچاوە معریفیەکان کەسی ڕخنەیی پێگەی کەسەکە گرنگە کەسی ڕخنەیی چییە پرسیانی چ جۆرە پرسیارێک دەکات هەر لە سەرەتاوە مامەڵەی کەسی ڕخنەیی مامەڵەیەکە جودایە لە مامەڵەی کەسێکی پەروەردەیی باو باشە چونکە پرسیارەکەی جودایە پێگەی پرسیارکردنەکەی جودایە چۆن بزانین کەسێک ڕخنەیە یان کە تۆ بە خۆت دەڵێ من توێژەرێکم لە ڕوانگەیەکی ڕخنەییەوە یان لە پێگەیەکی ڕخنەییەوە و هەڵوێستی ڕخنەیە بەرامبەر بە پرسیارێک بە بابەتێک نمونەیەک بدەمەوە توێژینەوەی ناڕەخنەیی کار لەسەر ئەوە دەکات دەڵێ باشترین ڕێگاکانی لەبەرکردنی چاپتەری پێنجەمی کتێبی سەنڕایز باشترین ڕێگاکان چین باشە پەروەردەناسی ڕخنەگەر ئەو پرسیارە ناکات پەروەردەناسی ڕخنەگەر پرسیار لە خودی پرسیارەکە دەکات یعنی کاتێک کە تۆ پرسیارێکی لێ دەکەی ئەو جارە پێش هەموو شتێ بیرەوە دەکات ئەم پرسیارە خۆی چییە و چ مانایەکی هەیە بۆ نمونە خودی پرسیارەکە بە وردیانی چی کاتێک کە تۆ بۆ نمونە زۆربەی توێژینەوەکانی کۆلێژی پەروەردەکان بەتابەتیەوە من زیاتر ئاگام لێتی بەشی ئینگلیزی جەختکردنەوەیە لە بەتایبەتی ئەوەی پێوت ئەپلای لینگویستیکس ئالاساس مەسەلەی فێرکردنی زمانی ئینگلیزی و ئەمانە جەختکردنەوەی لەسەر تەکنیکەکانی گەیاندنی بابەتی ناوەڕۆکی کتێبەکان سەنڕایز بۆ نمونە بە مێشکی تەلەبەکان ئەوەی کە مامۆستاشنەوە ئاماژەوە کرد بانکینگ کۆنسەپتی بانکینگ پەروەردەناسی ڕخنەگەر بیر لەوە دەکاتەوە ئەم پرسیارە یانی چی بزەبت پێشمەرجی پرسیارەکە چییە لەسەر چ بنەمایەک دامەزراوە لەسەر بنەمای بۆ نمونە لەسەر بنەمای ئەوە دامەزراوە کە ناوەڕۆکی کتێبەکەی کێشەی نییە هەرەوەندە کێشەیە چۆن بگاتە مێشکی تەلەبەکە باشە وەکو بڵێ پێشمەرجی پرسیارەکە ئەوەیە کە معریفەکە دیارە تەبان ئەوەی کتێبەکەی و لێژنەیە لە وەزارەتی پەروەردە دایناوە و فڵان کەس داینە ئەو ئەمە ئۆکسفۆردە ئەمە کامبریجە تەواوی ترمادەم کامبریج دایناوە ئیتر هەرەو نەمان لەسەرە ئێمە بەس لە کتێبەکەەوە بیگەێنن مێشکی تەلەبەکە بۆی بیر لە پێشمەرجەکە دەکاتەوە ئەجا کێ پرسیارەکە دەکات کاتێک کە مامۆستا پرسیار لە تەلەبە دەکا مامۆستابوون و پێگەی مامۆستا لە کۆی سیستەمەکەدا بەلای کەسی ڕخنەگرەوە گرنگە باشە ئەنجا چ سوودێکی ئەم پرسیارکردنە کاتێک کە ئەو پرسیارە دەکرێت چ سوودێکی بۆ پێگە سیاسی کۆمەڵاتی کەسەکە هەیە کە پرسیارەکە دەکات بیر لەوەش دەکاتەوە ئەنجار چ شتێک فرامۆش دەکات یعنی چ شتێکی بۆ نمونە ئەگەر جەختکردنەوە بێت لە کتێبەکە مانای وایە جەخت نەکردنەوەی لە هەرچی شتێک هەیە کە لە دەرەوەی کتێبەکەدا کاتێک کە پرسیاری توێژینەوەیەک باسی ئەوەیە کە لاپەڕە چەند گرنگە و چ معریفەیە گرنگە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی باسی ئەوەیە کە ئەی چی گرنگ نییە بۆیە تەنانەت تۆ کە پرسیارێک دەکەی
شتێک دەپرسیت بەڵام چەندان شتی دیکە ناپرسیت بۆیە ئەو کەسێک کە ڕخنەیە بیر لەوەش دەکاتەوە کە ئەم پرسیارە چی نەپرسیوە باش یا چی بە گرنگ نازانێت بۆیە پێگەی کەسی ڕخنەگر زۆر گرنگە و کەسەکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بێلایەن نییە وەکو گوتمان هەڵوێستی خۆی هەیە و کە پرسیاری لێ دەکرد یا پرسیارێک دەکات کۆمەڵی پرسیاری دری لە مێشکدایە کە ئەم پرسیاری بۆچی کردووە یا ئەو کەسە کە پرسیارەکەی کردووە بۆچی کردوێتی بە هەمان شێوە بنەمای پەرۆدەناسی ڕخنەیی مادەی معریفیە لە پەرۆدەناسی ڕخنەییدا بۆ چوون و پێویستی و خولیا و کێشەکانی خەڵک مادەی معریفەیە باشە لە کوردستان ژیانی خەڵکی کوردستان سەرچاوی معریفەیە نەک ژیانی خەڵکی سوید نەک ژیانی خەڵکی کەنەدا باشە تەمان لە کتێبەکە بە کورتی لەو بەشە ئاماژە بۆ دەکەم ناوم معریفەی خۆماڵی لە بەشێکی تر بە تایبەتی باسی ئەوە دەکەن کە معریفەی خۆماڵی چیە و چۆنە مۆداکانی چۆنن بەڵام مادەی معریفی بۆ چوون و پێویستی و خولیا و کێشەکانی خەڵکە دا نەبڕاوە تۆ ناچی باسی شتێک بکەیت کە پەیوەندی بە خەڵکەوە نەبێت ناچی خۆت سەرخاڵی شتێک بکەیت کە پەیوەست نەبێت بە ژیانی خەڵکەوە ژیانی خەڵک کێشەکانی خەڵک خولیای خەڵک مادەی معریفی پرۆسەی پەروەردەییە لە ڕوانگەی پەروەردەناسی ڕخنەییەوە بۆچی چونکە بەشێکی ئیشەکان چیە بنکۆڵکردنی هەژمونی گوتارە هەژمونی گوتاری گشتیە گوتاری گشتی باو لە مەسەلەی پەروەردە بنکۆڵی دەکات بۆچی ئەم شتە لە کوردستان باوە بۆچی ئەم نوع قسانە لە پرۆسەی پەروەردەیی لە کوردستانە دەکرێت و کارکردە مێژووی و ئایدۆلۆژی سیاسیەکانی ئاشکرا دەکات نمونەیەکتان بدەمێت ئێستا باوی ئەوەیە کە باسی ئەوە پێی بڵێ بەستنەوەی پەروەردە بە بازاری کارەوە چی بکەین تەلەبەکانمان توانستیان هەبێت کە تەخڕوجیان کرد کە چوونە زانکۆ یا نازانم چی ئیشیان دەستکەوێت بازاری کار مۆدیلێتی لە 2000 تقریباً 89ەوە بە تایبەتی لە زانکۆکانە دەستی پێ کرد و هاتە ناو هینیش هاتە ناو وەکوڵی قوتابخانەکانیشەوە مەسەلەی بازاری کار ینی ئەم گوتارە کە ئێستا تەنانەت زۆرێک لەوانەیە خۆیان بە ڕخنەگر و خەڵکی ڕخنەیی دەزان و گلەییان لە سیستەمی پەروەردەیی هەیە سێرەکی هەمانش دووبارەکەنەوە کێشیان لێ نییە ئاگایان لێ نییە کە ئەم معریفەیە بنەماکەی چییە بۆچی هەژمونی هەیە بۆچی هەموو کەسە قبوڵی کردووە پەروەردەناسی ڕخنەیی هەوڵ دەدا بنکۆڵی ئەوە بکات ڕوونی بکاتەوە کە ئەمە یعنی چی کاتێکە وەزیر کاتێکە سەرۆکی حکوومەت سیاسیەکان دەسەڵاتدارەکان یا خەڵکی گشتی باسی ئەوە دەکەن ئەمە ینی چی ئەمە بنەمایەکی ئایدۆلۆژی هەیە بنەمایەکی سیاسی هەیە یان یەکێ لە شتەکان ئەوەیە کە ئەو پێشمەر یا ئەو پێشمەرجنا ئەو هەڵوێستەی هەیە با بڵین کە پێی وایە بۆ ئەوەی ئیش بکەیت پێویستت بەوەیە توانای کۆمەڵی توانستت هەبێ نەک واستە نەک خزمایەتی نەک ئایدی فلان و ئایدی فلان نەک شەهادەیە کە ناوەڕۆکی هەبێنە نەبێ دەرچووی زانکۆ بە قەرار دەرچوو بیت لەگەڵ یەکەم و دووەم و پێنجەم و دەیەم بیت بە زیرەکی خۆت دەرچووبی کە تاعین بوو هەر تاعینەبی ئەمە لە حکومی بۆیە وەکو بڵێ واقع پێت دەڵێ کە توانست ئەوەندە پەیوەست نییە بە ئیش دۆزینەوەی ئەمە یەک دوو ئەوەندەی سیاست و حیزبایەتی واستە و ئەمانە دەخوا توانستەکان ناخۆن بۆ بەڵام کاتێک کە ئەم قسانە دەکرێ و بەستنەوەی خوێندنەوە بازاری کارەوە وەکو بڵێ پێت دەڵێ کە ئەنەما لە کوردستان ئەوەی بڕیار دەدا توانستەکانە نەک شتی تر نەک سیاست نەک ئایدۆلۆژی ئەمە یەک دوو ئەو گەنجەی ئەو لاوەی کە ئیشی دەست ناکەیەوە بزانە ناتوانێت یا زیرەک نییە یا توانستەکان نیە بۆیە ئەو قسەیە دەکا ئەو مانایی هەیە بۆیە پەروەردەناسی ڕخنەیی کاتێککە باسی ئەو شتانە دەکا بنکۆڵی ئەو قسانە دەکا هەوڵی ئەوە دەدا کە ئەم قسانە یانی چی
بەمانایەکی تر چی ئەکات ئەو شتانەی کە ئەو پرسانەی کۆمەڵگە کە ناسیاسی کراون بە سیاسیان دەکاتەوە دەیان کاتە پرسی سیاسی پێی وایە کە ئەم بڕیارانە بڕیاری سیاسین مەبەستی سیاسیان لە پشتە مەبەستی سیاسی لە حیزبەتی نییە مەبەست لەوەیە کە خزمەتی شتێک ئەکات بۆ سوودی کەسێکە بۆ سوودی شتێکە ینی لەوەتەی پەروەردەی ڕسمی و مۆدێرن دروست بووە با بڵێن لە عێراق و لە هەرێمی کوردستان هەمیشە پەروەردە پێویست بە بازاڕەوە پێویست بە بە ئیشکردنەوە ئەمە شتێکی تازە نییە کە دەڵێن وەڵا پەروەردە ئەبەستنەوە بە بازاڕەوە ئەمە ئێستا بازارەکە پڕ بووە بۆی ئەنوێ خەڵکەکە بۆ ئەوە مەشغوڵ بکەن کە بازارەکە شتێکی ترە و تۆ ئەگەر ئیشت دەست ناکەوێت کاتی لە هەموو مێژووی پەروەردەی ڕسمی لە عێراق و لە کوردستانە ئەوە بە کە تۆ تەخەڕوجکەی تەعین بۆی تەعین بیت کەواتە بازارەکە تەعینات بووە کە ئێستا بازارەکە نەماوە پڕ بۆ و 1001 خەڵکی زیادیان تەعین کردووە هاتون بازارەکان گۆڕی وڵای ئێستا کەرتی تایبەتە تا دوێنێ بوو کەرتی گشتی بوو تا ئێستا بە ئەلاساس کەرتی تایبەت بەڵام هەر بازار بووە مەسەلەکە نەپێوەستە بە معریفەوە ئەنجا پێوەستیش بە معریفە و معریفە وەکو وتمان شتێکی بێلایەن نییە بۆیە هەوڵی سیاسیکردنی شتە ناسیاسی کراوەکان دەدات بە ناوی زانست و بە ناوی توانا و بە ناوی سکیل بیست ئەجوکیشنی پێڵێن باش بنەمای سێم هەڵوێستی ورد و قوڵ و هەستیاری لەبارەی معریفە و توانای معریفیەوە هەیە ینی باسەکە باسی ئەوەیە کە دنیای ئێستا دنیای جۆری معریفەیە نەک زۆری و بۆری بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی ئامرازەکانی پەیوەندیکردن و تەکنۆلۆژیای نوێوە دەستکەوتنی زانیاری شتێکی زۆر ئاسانە ئەوەی ئێستا کێشەیە ئەوەیە کە تۆ چی ئەزانیت نەک چەند دەزانیت یعنی کێشەکانی پەروەردە کێشەکانی معریفە لە دنیای ئێستەماندا کێشەی جۆری معریفەیە ئەنجارە چ شتێک معریفەیە و چ شتێک معریفە نییە بۆچی ئەمە هاتووتە لای ئێمە و معریفەیەکی دێتە ئەوە بۆچی کۆمەڵێک شت هەیە کە لە دنیای ئێستاماندا بۆتە معریفە بۆ ئەمە بڵاو بێت و بۆ شتی تر ناگاتە لامان با بڵێن هۆکارەکانی مێژوو هۆکارەکانی سیاست هۆکارەکانی ململانەی هێز بەسەر سروشتی معریفەوە ینی بۆچی ئەمە هاتوتە کتێبی خوێندنەوە شتێکی تر نەچۆتە کتێبی خوێندنەوە کاتێکە لە دەرسێکدا کتێبێک دادەنرێت هەموو کۆی معریفەی دنیا نەچۆتە کتێبەکە و هەندێک چوە بەت لەسەر چ بنەمایەک ئەم شتانە هەڵبژێراون کارکردی مێژوو چیە کارکردی سیاست چییە ئەنجارە ئەگەر معریفەی ئەوروپی و ئەمریکیە خۆ کە دەچیت لەوێ دەژیت من بە تێکرا 10 ساڵ لە وڵاتانە ژیام لە ئەمریکای باکوور لە ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکان و لە کەنەدا ژیام ینی کۆمەڵەشت هەیە لەوێ هەیە لێرە نایبینم باشە ئێمە سەیری ئەوە یەکەین کەچی ئەوەی دێتە بۆ ئێمە دێت و لای ئێمە ئەبێتە معریفە کۆی شتەکانی ئەوێ نییە هەندێشت لە شتەکانی ئەوەیە چی وا دەکە ئەوە لای ئێمە ببێ بە معریفە بگاتە ئێمە بەڵام کۆمەڵشتی تر هەیە نەگات هۆکاری چییە بۆیە زۆر بە وردی سەیری ئەو بنەمایانە دەکات کە وا دەکە معریفە پەرشوو بڵاو ببێتەوە و ئەو چی تریش دەکات معریفەی شێواو هەموو معریفێکەکەدات دەگاتە لای ئێمە مەرجنی هەمووی ڕێکوپێک بێ مەرجنی هەمووی تەواو بێ مەرجنی هەمووی ڕاست بێ چۆن جەستەی مرۆڤ ئالوودە ئەبێت و فەساد ئەبێت تێک ئەچێ معریفەش بە هەمان شێوە تێک ئەچێ بۆیە هۆش زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ئەوە دەکات کە خوێنکار هۆشیار بێت لەسەر شێوان و شێواندنی معریفە بۆیە ئازادی ئەگەر وەڵامی پرسیارەکەی سەرەتا بدەمەوە ئازادی لە ڕێی معریفەوە وەرگرتنی معریفە نییە بەتەنیا هەبوونی معریفە نییە بەتەنیا بەڵکو بوونی معریفەیەکە کە بتوانێ پاڵفتەی معریفە بکات یارمەتی مان بدا بەڕاستی لە کتێبەکە باسی ئەوم کردووە یعنی دنیای نوێ دنیای ئێستا وەکو دارستان و جەنگەڵێکی تاریک وایە معریفە ئەبێت تۆ بتوانانی ڕێی خۆت
بەنا ئەو مەعریفەدا بدۆزیەوە ینی تۆ بڕۆ گوگڵ بکە گوگڵ بکە شتێک بنووسە ئەنواع و ئەشکال شتت بۆیت یعنی شتی وات بۆ دێ مێشکت تێکەدا فێربوون و معریفە ئەوەیە کە تو چۆن لەم دنیا تاریک و تێکەڵ و پێکەڵەدا ڕێی خۆت بدۆزیتەوە بزانی پاڵفتەی معریفە بکەیت ئازادی ینی چی؟ یعنی توانای ناسین و پاڵفتەکردنی معریفە بۆیە گرنگیەکە ئەوە نییە ئەکرێ ڕۆژە ڕۆژان شتێک بزانیت گرنگ بوو بێ ئەوەی ئێستا گرنگە ئەو شتەی دەیزانی چییە و چۆنە چۆن جای بکەیتەوە لە شتەکانی تری کە دەیزانیت و پاڵفتەی زانیاری و معریفەکەت بکەیت ئەمە بۆچی؟ ئەم پرۆسەیە بۆچی؟ ئەم مامەڵەکردن لەگەڵ معریفەیە بۆچی؟ ئەم دیارکردنی ڕوانگەیە بۆچی؟ ئامانجی پەروەردەناسی ڕەخنەیی چییە؟ خۆشیاکردنەوەی خەڵکە لە ماناو دەرهاوێشتە شاراوەکانی گوتاری باوی پەروەردەی ئەوەی کە لە پەروەردەی کوردستاندا باوە چۆن بتوانین لێی هۆشیار بین و بزانین ژێرەوە چی تێدایە ژێربەژێری چی تێدایە دەبەن ژێربەژێریەکە باسی مەسەلەی موئامەرە و کۆنسپیرەسی تیۆری نییە تیۆری موئامەرە نییە باسی ئەوەیە کە کۆمەڵە قسە هەیە دووبارە ئەبێتەوە ئەبێتە باو مەبەستن چی ئەبێتە باو ینی ئەوەشی کە بەدڵ و بەگیان ئەم پرۆسی پەروەردەیە چاک بکات زۆر جارە ئاگای لێ نییە کۆمەڵە قسە دووبارە ئەکات لەبەری بۆ تشتێکی باو هەژمونی هەیە چۆن بتوانین لێ هۆشیار بین چۆن بتوانین لایەنە شاراوەکانی ڕوون بکەینەوە بۆیە ئامانجی پەروەردەناسی ڕەخنەیی هۆشیاریە هۆشیاریە لەوەی کە لەبەر دەستمانایە هۆشیارە لەوەی کە بزانین معرفی باش چیە معرفەی ناباش چیە لەم هەموو معرفەیە کە هەیەتە بەردەستمان ئەوەی کە بەلامانەوە گرنگە چییە و چۆنە چۆن هۆشیار بین چۆن بتوانین پاڵفتەی بکەین لە هەمان کاتیش دروستکردنی دەرفەتە فراوانکردنی دەرفەتەکانە بازنەکانی خۆبینی و دنیابینیە چۆن خۆت ببینی چۆن خۆت بناسی چۆن دنیا بناسی هاوکاریکردنە بۆ خۆ ئازادکردن نەک ئازادکردنی خەڵکە هاوکاریکردنی خەڵکە تا خۆیان ئازادکەن بۆیە ینی هەڵوێستێکی گرنگ تەمەەن لە درێژی کۆرسەکە دەیبینین هەڵوێستێکی گرنگ هاوکاریکردنی خەڵکە نەک تۆ بچیت وەکو کەسێکی وەکو بڵێ ڕزگارکەر وەکو کەسێکی ڕزگارکەر بچیت خەڵک بڵێ من پەیامی ڕزگارکردنم پێ تەمەەن ئەوە لای پەرۆفرێرێ بە تایبەتی لە کتێبێکی دیکەی هەیە کە وەرنەگەڕاوەتە کوردی پێداگۆجی ئۆف فریدەم چۆن پێداگۆجی ئۆپرستی هەیە پێداگۆجی ستەم لێکراوان کە وەرگێڕانی بۆ کراوە بۆ کوردی کتێبێکی دیکەی هەیە زۆر نازدارە پێداگۆجی ئازادی زۆر بەوردی باسیەکە چونکە کۆمەڵێ بنەمای پەروەردەناسی ڕەخنەیی بنەمای مارکسیزمی تێدایە ئەوەی کە پەروەردەناسی ڕەخنەیی دەیکا ئەوەیە کە هۆشیارە بەرامبەر بە خودی تیۆری مارکسیزم بەوەی کە یان تەنانەت مارکسیزم دەبەن گوتاری دینیش بە هەمان شێوە ئەوەی تێدایە کە تۆ هەست دەکەی کەسێکی مادەم خۆت هۆشیاری وازانی تۆ تەواو گەیشتوت و دەچی تۆ ئەم خەڵکە لە تاریکی ڕزگار دەکەی بەڵام زۆر گرنگە ئەوە بزانین کە هەڵوێستی پەروەردەناسی ڕەخنەیی هاوکاریکردنی خەڵکە تا خۆیان ڕزگار بکەن بۆیە تۆ لە پێگەیەک و لە پێگەیەکی باڵاوە سەیری خەڵک ناکەیت تۆ بەشێکی لە خەڵک تۆ دەچیتە ناو خەڵک تەمان ئەوە کارکردی بۆ ناو پۆلیش هەیە بۆی پێگەی مامۆستا و تەلەبە دەچینە سەری هاوکاریکردنی کەسانی دیکەی و خۆتە بۆ خۆ ئازادکردن باش جارێکی دیکە دێمەوە سەر باسکردنی کێشەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان کێشەی سەرەکی لە ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەییەوە کێشەی سەرەکی پەروەردە لە هەرێمی کوردستان چییە؟ کوردستان بەکاربەری معریفەی دەرەکیە بەکاربەری معریفەی دەریای مستەهلیکە ئەنی ئیش ئێرەوەیە چۆن بۆ نمونە سیارەی تۆیۆتا و سیارەی هۆیۆندای و سیارەی چی دێتە ئەم وڵاتە ئیشی ئێمە چی بەس لێ خوڕین بۆیە بۆ معریفەش بە هەماشێ بەس بەکاربەرین باشە معریفەکەش معریفەی دەرەکیە بەکاربەر کێشەکە لە چییە؟ بەکاربەر مافی گلەیی نیە تۆ ناتوانانی گلەی پێ بڵێ ئەرێەوە سیارەی لاند کرۆزەر بۆ وایە بۆچی نازانم لێ خوڕینەکەی وایە بۆ بۆ خۆدار هاوارکە تۆ ئیشی ئەوەیە لێی خوڕی ینی ئیشی ئەوە نیە قسەی تری تابکە تۆ دەمت داخیت و بە سەلامەتی بەکاربردنی خواردنی قوتوو ناتوانانی بڵێەوە بۆچی خوێتیایە بۆچی وایە بۆچی خراپ بۆ تووشی سەرەتان بووم تۆ بەکاربەری ینی وەکو بڵێ دەستە پاچیت بەکاربەر
ژێردەستەی بەرهەمهێنە بەکاربەر ژێردەستەی بەرهەمهێنە بەرهەمێن چی بداتێتەوەڵی بەڵێ بەسەر چاپ بۆیە ئێمە لە ڕووە معریفەکەی شێوە بە هەمان شێوە کاتێک کە بەکاربەرین پێوەست نابین بە پرۆسی ڕخنەیەوە پێوەست هەوڵ نادەین معریفە بەرهەم بهێنین ئێمە زۆر جار هەیە قسە دەکەین ئەوە دەبێت معریفە بەرهەم بهێنرێ بەس تۆ وەکو بڵێ لە لای تۆ معریفە شتێکە و دیار و بڕاوەتەوە لە وڵاتانە هەیە و سوید هەیەی و فنلەندا هەیەی و کەنەدا هەیەی بەس ئەومان لەسرە بێنین و لێرە پەیڕەوی بکەین ئێتە چ پێویستەکە بیری لێ بکەیت و چ پێویستەکە ینی بەرهەم هێن بیت چ پێویست دەکات تەسلیمی ئەوان نەبی ئەمە چۆن دەتوانین تەحەدای بەرهەمی معریفی ئەم دنیا ببین وەکو بڵێ دەستە پاچین بەرامبەری لە کۆتایی بەشەکە و لە کۆتایی دەرسەکەش ئەو دوو پرسیارە دەکەم بەوەی کە پەروەردەناسی ڕخنەیی چ شتێکی جیاوازی پێیە لەوەی کە لە کوردستان هەیە جێگرەوەی ئەوە بێت کە لە کوردستان هەیە و بە هەمان شێوەش پەروەردەناسی ڕخنەیی چۆن مامەڵە لەگەڵ معریفەدا بە ئازادیەوە دەبەستێتەوە هیوام وایە ینی هەم خوێندنەوەی بەشەکە و هەم ئەم باسە وەڵامی ئەم پرسیارانی دابێت وەڵام پرسیارەکانی سەرەتاشی دابێتەوە من لێرە کۆتایی پێێنم لە جارەکەی تر کەمێک کورتتر بوو 40 دقە تقریبا یا 40 دقە بۆ هەفتەی داهاتوو خودایار بێت باسی بۆ ئەوی زیاتر لە ڕوانگەی ڕخنەی بگەین باسی ڕوانگەی ناڕخنەی ئەەکەین کە ڕوانگەی تەکنیکی عەقلانیە بە ئینگلیزی technical rationality ڕوانگەی تەکنیکی عەقلانی پەروەردەی ناڕخنەی لە کوردستان دەکە بەشی سێمی کتێبەکەیە کە باسی ئەوە دەکەین زیاتر بۆمان ڕوون ئەبێتەوە کە پەروەردەناسی ڕخنەیی چییە و مەبەستمان لە ڕخنەی و ڕخنەیی بوون چییە زۆر سوپاسانەکەم سەرمێشاندن ئەگەر پرسیار هەبێت بۆ ئەمە یا ڕخنە هەبێت یا گلەیی هەبێت یا شتێک هەبێت پێویست بە ڕوونکردنەوە هەبێت لەوەی ئەمڕۆ لەوەی هەفتەکەی دیکەش لە خزمەتانام و زۆر سوپاس